پێچەوانەی هەرێمی کوردستان دەسەڵاتی زیادکردنی باج و ڕسومات لە حکوومەتی عێراق سەندرایەوە. ئیسلامیەکان گۆڕەپانی سیاسی هەرێم دەشڵەقێن و دوای یەکگرت و کۆمەڵیش هاتە ناو هاوکێشەکان. هەوڵەیەک بۆ یەخستنی هێزەکانی سوپا و حەشد و پێشمەرگا لە ژێر چەتری یەک وەزارەدا ئاشکرا دەکرێت. ئەمڕۆ دادگای عێراقی بڕیاریدا ڕێگا بە حکوومەتی عێراق نەدرێت بەبێ پەرلەمان باج و ڕسومات زیاد بکات. باجی سەرکارتی موبایلیشی هەڵوەشاندەوە. دادوەر ئەیاد موحسین کە بڕیارەکەیدا ڕایگەیان کە سەپاندنی 20% باج لە سەرکارتی موبایل و ئەپەکان نایاسایی بووە، چونکە بەپێی مادەی 38 دەستور باج و ڕسومات تەنها بە یاسای پەرلەمان دەسەپێندرێت، نەک بڕیاری حکوومەت. دادگا ئەو بڕیارەی هەڵوەشاندەوە چونکە حکوومەتی کاربڕێکەر دەسەڵاتی دارایی نییە بۆ دروستکردنی بارگرانی نوێ. ئەما لە کاتێکدا لە هەرێمی کوردستان حکوومەت بەبێ گەڕانەوە بۆ پەرلەمان دەیان زۆر باج و ڕسوماتی نوێی بەسەر هاوڵاتیاندا سەپاندووە کە بووەتە هۆی دروستکردنی بارگرانیەکی زۆری دارایی لە سەرشانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. با پێچەوانەی عێراق کە تیایدا دەسەڵاتی حکوومەت بۆ دەستبردن بۆ گیرفانی هاوڵاتیان بەبێ یاسا بە تەواوەتی سنووردار کراوە. دوایەوەی لە سەرەتای ئەم هەفتەیە ئامینداری گشتی یەکگرت و دەست پێشخەریەکی لەبارەی کاراکردنەوەی پەرلەمان و پێکێنانی حکوومەتی نوێ ڕاگەیاند و لەگەڵ هەریەک لە بافڵ تاڵەبانی و مەسرور بارزانی کۆبوویەوە. ئەمڕۆ شاندێکی مەکتەبی سیاسی کۆمەڵی دادگەری لە هەولێر لەگەڵ مەکتەبی سیاسی پارتی کۆبوویەوە. دوای کۆبوونەوەکە عەبدولستار مەجید ڕایگەیان پارتی باسی دووبارەکردنەوەی هەڵبژاردنەکانی کردووە. ئێمەش پێمان باشە ڕۆژەکەی یەکگرت و بۆ یەخستنی پارتی و یەکێتی وای کردووە ئۆپۆزیسیۆن پەر بێت و ئێستا یەکگرت و کار بۆ ئەوە دەکاتکەوە پەرلەمان کارا بکرێتەوە. کۆمەڵی دادگەریش کار بۆ هەڵوەشانەوەی پەرلەمان و دووبارەکردنەوەی هەڵبژاردن دەکات و ئۆپۆزیسیۆن لە ناو خۆی خۆیاندا یەک نین و دەشیانەوێت دەسەڵات یەک بخەن. باگوێرەی زانیاریەکان بڕیارە وەزارەتێک بە ناوی وەزارەتی یاسایشی فیدراڵ لە حکوومەتی داهاتووی عێراق دروست بکرێت کە ئامانزلەی تێکەڵکردن و یەخستنی پێکاتە جیاوازە سەربازی و ئەمنیەکانە، لەوانەش دەستەی حەشدی شەعبی و هێزەکانی پێشمەرگا لە ژێر چەتری یەک وەزارەتدا کە لەلایەن فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانەوە سەرپەرشتی دەکرێت. دەیڤید پترایۆس فەرماندەی پێشووی هێزەکانی ئەمریکا لە عێراق لە دوایین سەردانیدا بۆ بەغدا کە ڕوانینێکی پێبووە سەبارەت بە یەخستنەوەی هێزە ئەمنیەکان لە ڕێگەی پێکێنانی وەزارەتێکی ئەمنی کە پێکاتە ئەمنیە جیاوازیەکان لەخۆ بگرێت. لەوانە پۆلیسی فیدراڵی، دەستەی حەشدی شەعبی و هێزەکانی وەڵامدانەوەی خێرا پێشبینی دەکرێت هێزی پێشمەرگەش بگرێتەوە. لە هەنگاوی یەکەمدا و بۆ ئاسانکاری لا دروستکردنی ئەم وەزارەتە فەرماندەی ئۆپراسیۆنە هاوبەشەکان هەڵدەوەشێتەوە، ئەوەش بۆ کەمکردنەوەی ئاڵقا ئیداریە ئاڵۆزەکان.